جەودەت بەڵێ ئاگات لە گۆران هەیە؟ گۆران ئەجە گۆران ئاگای لە کۆمپانیا مایە خۆزی ئەوەشم نەدەبوو جاکۆب دەبوو دەباشە توخوا دەست پێ مەکەوە ئەمڕۆ حەفلەی هەبوو حەفلەی چ ئێ لە کۆتایە کتێبەکەی چاپ کرا الحەمدولیللا ماشەڵڵا وەمزانی بیرۆکەی بزنسەکی گەورەی پێیە کتابی چی حاڵیس دەبڕۆ بڕۆ دەکەی کۆ بڕۆ باش یاخوا بەخێر بێتەوە کوڕم وەرە پیرۆزیش بێگیانەکەم من ئەمزانی هەروە سەرکەوتووە بیت گۆران کوڕم فەرموو کوڕم باشی بابا باشم بابا یاخوا بەخێر بیت کوڕم ئەوە چێ وا بێتاقەتی چیتە لە باتی دڵت خۆش بێ ئەی بوو چاپێکت بۆ نێنام باخیرێ غەرق بووە بەڵێ بابا باخیرم غەرق بووە بەڵام غەرق بوونێک کە هیچ کار لی دەرباز نابوو ئەوەستە چییە بابا تو پێشتر چی ئیشەکەت دەکرد کوڕم تۆ پرسیارە پێشتری دوکانمە بوو بابا مەبەستم ساڵی هەشتایەکانە لە پاڵ دوکانداریت چی ئیشەشکت دەکرد باشە پرسیارە لۆ دەکەیت و بابا تو مەلا غەریبی دەناسی مەلا غەریب چێە مەلا غەریب ناوی ڕۆمانەکەی منە کورە ئەوزا ناو بڕام بوو ناوت لێنا مەلا غەریب بابا کورە ئەتو مەلا غەریبی لە کێ دەناسی بابا ئەمن نایناسم بەڵام پێرەچی ئەتو زۆر باش بیناسی باشە ئەتو پێم نارێ ناو بڕام بوو ناوت لەو کتابەی نا مەلا غەریب بابا بەخۆی ئەو ناوەی لێبوو کوڕم بەس پێم بری ئەتو کەینێ دەبیە بەشەر لۆ دەست لۆ هەموو بابەتەکی دەبەی ها بابا ئەو ڕۆمانێک کە چەندی ساڵە دەسترا دەزانین چێن دەردیتمەوە لە ناو کەنتۆڕەکەی توریتمەوە بابا ئەمنیش پێم باش بوو لێش هەر بە ناوی خۆم بڵاوم کردەوە بابا ئەتو پێشتر ئیشت لەگە بەحسەکان کردیە هەر ئەتوش ماڕی مەلا غەریبت تاڵان کردیە چی؟ گۆران باسی چیەکەی کوڕم؟ بابا ئەو سەروەت و سامانەی کە هەشتی شت ئەموو لێ خەڵکی سەرساوە و لێ قەومەوانە پێدر وەشتای بێتی کوڕەکەت گۆران بۆ قسانە بە باوکەوت گۆران 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 کوڕم لەناو ئازارێکی زۆردا بووم هەموو ڕۆژێک بەردەوام دەگەڕام تا ماڵی مەلا غەریب بدۆزمەوە شار هەمووی گەڕام تا ڕۆژێک گوتیان ماڵیان لە گوندێکی دەور و پشتی هەولێرە لە بەرزاییەکانی دڵۆپە بەسەر کەوتمەوە سەیری لۆکیشنەکەم دەکرد تا هاتم بۆ نێو گوندەکە تووشی کەسێک بووم وتی بڵێ ماڵی مەلا غەریب لێرەیە بەڵام ئەوەی چاوەڕێم نەدەکرد بیستم وتی مەلا غەریب 3 ڕۆژە کۆچی دوایی کردووە بەڕاستی تاسام هەستم بە تاوانێکی گەورە کرد ئاخ لەو غەدرە گەورەیەی کە من کردم دەبێت تا هەتایە باجەکەی بەتلانەوە و ئازاری وجدان بدەم تخوا بمبورە تخوا غەڵەتی زۆر گەورە
ئەو تا ئامانەتەکە تبینێتەوە بە گەورەی خۆت لێم خۆش بە توخوا